کاکتۆر دەمانێت ئەو هەڵانە بزانین کە لە کاتی یاری ئاسن بە بەردەوامی خەڵک دووبارە دەکاتەوە. ئەو هەڵانێک کە لە کات یاری ئاسن دەکرێت دەبیتە چەند بەشێک. مەسەن لەوانەیە هەڵەکان لەوەی بیکە ئەو کەسێک کە دەست بە یاری ئاسن دەکا ئیحماکردنی ناکە، خۆگەرمکردن ناکە. عادەتەن خۆگەرمکردنێکی بک پێش بەست پێ بکە بە یاری قوڕس باشترە. ئەوە یەکیان. خاڵێکەکەمان هەیە مەسەلەن لەوانەیە ئەو ئامێرانەی کە هەیە لە جێم و لە قاعە لەوانەیە بە شێوەیەکی هەڵە بەکاردێنێت. ئەوە زۆر جار هەیە دەبینیت کێشەی مەسەلەن توێشی کێشەی فەقەرات دەکا یان تووشی کێشەیتی دەکا. یان ئەو کەسانەی کە مەسەلەن لە یاریکردنەکە بە هەڵە یاری دەکا. مەسەلەن ئەو کەسەی کە ئازاری چۆکی هەیە یان ناتوانانی بچی یاریەت بکە ڕاکردن بکە یان پازدان بکە. بەخۆی کێشەکەی لەوەیە نابی شتێکی غەڵەت بیکە. یان هەندێک جارەیە کە ئەوە وەکو بە هەڵە نییە بەس کە سوودی نابی بۆی دەبینی هەندێک کەس هەیە لەوانەیە لە هەفت ڕۆژ دەچی لە هەفتێک هیچ ناچی. یعنی ئەوە کۆنستانسێکی نەبی سوود لە ڕاضەکان وەرناگریت. زۆر باشە. یانیش هەندێک جار کە خاڵەچکەش هەیە کە بەکا ئەوەیە ئۆڤەریوز کە زۆر بەکارهێنانی لە حەدی طبیعی دووبارەبوونەوەی زیاد دووبارەبوونەوەی زیاتر کە لەوانەیە لە ڕۆژێک 12 سەعات تەمرین بکەیت ئەوەش باش نییە. یان هەندێک جار گوتمان کە هەڵگرتنی کێشێکی زۆر ئەویش لەوانەیە ئەزیێت پێ بگە و زیانی خاستن ئەگەر کە لەگە هەڵگرتنەکەی خۆی بۆ پێشەوە بچەمێنێتەوە و فەقەراتی قەوز بێت ئەوە وا دەکات ئەزیێت.